ڕێز خۆشەویستی هاوڕێیان، هاوڕێیان ئەو کاتان باشە سەدەست پێ دەکەین ببورن بە پەلە هاتمەوە. بەخێر بێن هاوڕێیان، ئەسان دەنهێنی سەیر باز دەکەین. هاوڕێیان بە ببورن بە خۆم هەندێک پیج ئەکاونتی خۆم هەیە، مەجبورم یعنی شێر بکەم هەر ئەوەندەیە. خێر بێن هاوڕێیان، یەک دوو دەقەیت کە دەست پێ دەکەین. لە کۆرە و کێشەیە دەبینەوە زۆر ڕۆی کەم مایە هاوڕێیان، بۆ ڕۆژێک بۆتان باز دەکەین، ڕۆژێک بۆتان باز دەکەین چه ئازارێکمان دی، چ فێڵێکیان لێ کردین، چەند پیج و ئەکاونت تاریخمانیان سوستان. کە من ئەوەندە داغدارم لەو گروپی هاکەرانە، بە تایبەتی هەیە من لە هۆنی هاوڕێیان هۆکاری هەرە سەرەکی ئەوەیە کە تاریخمان دەبن، تاریخ هەرچی ئەرشیفمانە دەبن، کە بەشش تاریخەوەیە، شەو نوخۆنی دەبە. تۆ ناتوانی وەک کەسێکی نۆرماڵ دوای ئەوە شێوەیەکە لە ئێرهابی ئەلکترۆنی، شێوەیەکە لە ئێرهاب هاوڕێیان، شێوەیەکە لە ئێرهاب ئەوەی بەو هاکەر و بەوانە دەکرێت بڕوا بکەن بە هیچ کادیرێکی پاراستن و جەلادەک ناکرێت لە زەمەنی ئێستا. تیرۆری دەستەی تیرۆری ناو سۆسیال میدیایە. بەخێر بێن هاوڕێیان، هاوڕێیان ناوڕۆ داوام کرد وتم هەرچی زانیارێکی هەیە من $500 دەدەمێ، بەڕاستیمە زیاتریش دەم ئەگە بەڵگەکە، بەڵام زام قورسە بەس لە بۆ هەندێم کردی هاوڕێیان، یعنی ئەو کەیسا ئەو کوڕا هەست پێ بکە، ئەو بنەماڵەیە هەست پێ بکەن، چکو بە خێر و بەرەکەتی هێ منی هەموو های لایف دەژین ئێستا کە بنەماڵەکە ئەوە نییە بڵێ من حەقم نییە لەسەری نانا. باوکی لە چ خانوەک بوو، باوکی حوسێن ئێستا چتە چ خانوەک، هەموو بەو ئێرهابە ئەلکترۆنی کە بەمبەر ئێمە مانان دەکە، ئەو ژیان و گوزەرانەی کە دابین دەکە ئەو برازای ئیسلاحدین بەهادین، ئەوە لەسەر حیسابی ئێمەیە هاوڕێیان، لەسەر حیسابی من و تو ئەو دەنگە ئازادانەیە کە سەرکوتی دەکات جگەلەوەی پشتگیری لەو سیستەمە مافیا و چەتەگەریە دەکاتن کە هەرچی دەنگەک بێوێ ڕەخنە بگرێ بە شێوازەکی مەدەنی ئەوە دەچیری دەدات. یعنی ئەوەی لە کۆن و ئاسایش جەلادێک دەچوو خەڵکی تیرۆر دەکرد. ئێستا هەموو ئەوانەوانە بۆیە ڕوحم نییە بەوە و ئەمن بۆ هەندێک مادەوی بابەتەکە گەورە بی. هاوڕێیانسە دوو بابەتی سەرەکیتانەوە باز دەکەین. یەک ململانەیەک پەیدا بووە لە نێوان حزب و حکوومەت لە پارتی، کە حزبەکە مەسعود بارزانیە، حکوومەتەکەش مەسرورە، یعنی پارتی مەسعود بارزانی حکوومەتی هەرێم بە شکست خواردوو لە قەڵەم دەداتن. ئێستا لۆتان باز دەکەم دوو چۆن لە قتەیەکی سکسی ئیدریس نێچیروان بارزانی بۆ هۆکاری ئەوەی کە 6 زیندانیان حکومەکەیان کەمتەوە. من کەەوە باز دەکەم لەبەرە دوسێ ڕۆژێک کە کاک گۆهدار زێباری ئەو دەنگە جوانەی یعنی وێنێ لە گەرمەی ئەوەی کە ئەو پڕی بێ هیوایی هەبوو، ئەو پڕی ڕەشببینی بڵاو بۆوە، ئەو زیندانیانەی بادینان وانەی بەرخودانیان دەگۆتەوە، وانەیە چوە جوانیان پیشاندا کە زۆرینەیان بەداخۆ بە شەهات نەدەرێ نەڕێزیان لەو شۆ نخوونی خەڵک گرت، ینی هەتا سپاسە چ خەڵکیشان نەکرد، نە لەو میتۆدە بەردەوام بوون، میتۆد کە ئەوانە ئەگەر سیمبل بوون بەڵام کاکە خەڵکە گەوانەی کردە سیمبول، ڕاستە بەخۆیان قارەمان بوون، ئازا بوون، بەس کاتێک تۆ لەو ڕێڕەوە لە دەی ئیتر قائید بوونەکە لێ دەڕوە. هاوڕێیان من یەک خاڵ برێم، ئەم زۆر کەسم دیوە لەو سۆسیال میدیایی لەگەڵمانی شکری لە فەرق لە خۆی باعی دەبێتن، کورەکات چ خۆ من هەمومان بەبێ ئستسنا یعنی بە یەک ڕووداوی بە یەک لێدوانی بە یەک ڕەفتاری دەکەوینە پشت پەردا. بەخێر بێن هاوڕێیان، بەخێر بێن. وەک گوتم ئێستا ئەو دوو شتە باسەکەین.
يك من ملاني نيوان حزب حكومتي بارتي دو چون 160 ئەوە بووە 160 ئەو زیندانیانەی بادینان دابەزی کە دەبینم نێچی خۆی کردە قائیدی و ڕوودا و وابشان دەدا کە ئەو بەرەو بمینێ چیرە لە کاتێکدا نێچیر بەربرزی پاسەوانی خۆی دەکوژێ ناوێری برێ لەل کاچ خۆم کوپەی دەگرێتە دەخۆ لە زیندانیانی بادینان بکاتن ئاوڕێیان وەک دەبینن بێنە سەر بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان بشبوون نەگەڵە چەند دەقەیەک تاخیر بووین چەند دەقەیەک تاخیر بووین هەمووتان دەبین ماوە کە مەسعود بارزانی دەستی بە ئەوەی کردیە ئیجراعاتێکی زۆر کردیە زۆرێ بەرپرسلەخەکان دەگۆڕی تەنانەت دیوا هەیە زۆر خۆشە هاوڕێیان بڕوا بکەن دوو لەو مەسئولەخانە یەکێک لەوانە ئەو کرمانجە کرمانج گوتی بابەشە قوونم گەرم نەکردیە مەسعود بارزانی ئەم نیلادەیە وەڵاوە تێک چووە بە جددی حقەتە شتە قسەی هەیە یعنی کۆنگرەی پارتی پارمان جیاز دەبوو 2022 مان جیاز دەبوو ئێکاکە هەمووی هەژنۆ مانگە ساڵەکە بوویتە ئەوە لای داوەڵا مەسعود بارزانی ئەوەی لای سۆران دیسان بەهرەم نازەم چێ ئەوی شەر بە هەماشو ئەنی زۆربەی مەسئولەکان یعنی ئەو قسەی وەکو ئەوە بڵێن ینی بەوجدان ینی ئەتوو تەقیمی هەر یەکێک دەکەی بە 4 ساڵە یان بەلای کەم بە 2 ساڵە ئێکاکەەوە هەمووانی وا بەکەی خۆی ئاڵوگۆڕ پێ دەکە ئەوەی دەباتە ئەو لای ئەوەی دەباتە ئەو لای ئەوە هۆی چییە هاوڕێیان یەکێک لە هۆکارە هەرە سەرچیەکانی انتخاباتی پەرلەمانی عێراقا پارتی ئەزانێت جەماوەر خۆی نەک هەر خەڵکی تر یعنی هاوڕێیان ئێستا مشکلەی پارتی و چێتی لەوەدایە جەماوەرەکە خۆیان پێ ناپارێزرێ بۆ زانیاریتان ئەو جەماوەرەی هەیتیان پێیان کۆنتڕۆڵ ناکرێ یعنی ئەو جەماوەرە مەسەن پارتی لە هەولێرێ هەیبوو بڕواکە سەتادەی نمایە بڕوان پێ بکەن سەتادەی نمایە من بەرپرسم لەو جملەیە انتخاباتێکی نەزیبی ئەو پارتیە ئەگەر 2 کورسی بینی لەو هەولێرەی ئەگەر 2 کورسی بینی لەو هەولێرەی نیمە کاکە لەبەر ئەوەی ئەوە بۆ 28-29 ساڵە لەو هەولێرەی هەولێری وێران کردیا هەولێرە پڕ بۆ لە شرۆشی هەولێری پڕ لە گەوادی هەولێری پڕ لە تەعریب هەولێری پڕ لە داعش لەو ڕۆژانەوەتان باز دەکەم چۆن بیسی لە بنەماڵە کووردا داعشەکان های لایف لە ژێر دەسەڵاتی پارتی دەش ئەو کووردا داعشە مەترسیانەی کە دەست هەبوونە دەستە ڕاستی ئەبوو بەکر بەغدادی بوونە ئێستا لە هەولێرێ لە مەکتەبی ڕاقی لە شوقەی ڕاقی دەژین لۆتان باز دەکەم با ئەدرێس و شتەکانم لۆ بێتن یعنی هەولێرەك هیچ سیمای نمایە هەولێرەی ئەو پەڕی نائەدالەتی ئەرزوزە هەولێری تەعریب کرا و هەولێری پڕ لە بەعسی هەولێری پڕ لە و تیرۆرستانە بەس هەولێریەکان نمایە بەس هەولێری شەڕەف و کەرامەت نمایە بەس ئەوە نمایە وێرانی کردیە بۆ خەڵکی هەولێرە تۆڵە ئینتقامێکی زۆریان هەیە لە پارتی بڕوا بکەن بۆیان نیە لە هەموو شوێنێک مزاهرەیە بەس لە هەولێر نەبی تەعەن بالمناسەبە ئاوڕێیان من لەگەڵ ئەوەی ئەوڕۆ دوێنێ مامۆستایان ئەوەیان کرد کە هەڵەیەیان کرد قوبات تاڵەبانی سیقیان پێ کرد بەبێ قوبات بتانشکان باشتر هەر بە قوباتان گوت بە ساڵێک بایکۆتی انتخاباتی ئەوەت کرد کورە ئەنجومەنی وەزیرانت کرد چێ سزای تو بدە هەنی بەزدیمە سزای ئەرز و ئازمانی کرد بەخۆی ساڵێک بایکۆتی ئەنجومەنی وەزیران کرد مامۆستایان یعنی خەباتە وەکو عەفدەی شوبات وەکو ئەو هەموو خەبات و شۆڕشەوەی ڕاستە نەجاعەتی گەورەتان بەدەست نهێنان بەس وانەیەکی شۆڕژێڕی ئەزموونەکتان پیشاندا کەچی پارتی هەردەپاڕاوە مەکتەبەکانی سلێمانی بکرێتەوە هەڕەشەیان دەکرد کەچی ئەوڕۆ چینەوە بڕۆ سەیری پەیزە سێبەرە ساقیتەکانی پارتی بکە سەرچاوی من هاوڕێیان هەر یەکێک کە دێ بە خێربەی سەرچاوی ئێمە کەچی ئەوڕۆ میدیا سێبەرەکانی سەر بە مەسعود بارزانی دەرێ استفزازیان دەکە بڕۆ سیر بکە استفزازی ئەو مامۆستایانە دەکات دەڵێ کە بڕۆنەوە قوتابخانەکان وەکو استفزاز من دێرەکەم ئێستا ڕاوەستە لە بۆتان دەردێنم چ دێرەشی هەولێریاتی استفزازیان نووسیە کە زۆر قێزەوەنە باشە تو خۆ خوات بۆ ئەوانە بستنەوە دوای ئەتوو کابراایکی سەر بە حکوومەتی توخوا مامۆستا لۆ مەکتەبێ وەکو استفزاز ئەوە زۆر شەرمە مەسرور بارزانی ئەتوو وەکو سەرۆک حکوومەتێک
کاربەڕێگەریشە خوا مامۆستا بستەوە کە مامۆستا دەستەوە لۆ ئیستفزازیان دەکەن بەو گەجەر و گوزەرانەت یعنی لۆ ئیستفزازیان دەکەن مامۆستا لۆ مەکتەبێ باشە هاوڕێیان بۆیە یعنی هیچ ئازادێک نییە ئەزا هەمووانە ئێستا حکوومەتی کابینەی مەسرور بارزانی بە فعلی کابینە شکست خواردووە لە هیچ نەجاعەتی نینە لە قۆناغی ئەو بەڕاشکایی بڵێن دەولیەن تێکشکان ناوەخۆیەن پێکشکە علاقاتی ئەو پەڕی خراپە لەگەر ئەرز و ئاسمانی یعنی هیچ خاڵێکی گەشی گەورە ناتوانانی ببینی ڕاستە بە ویژدان بڵێن بەشەشی امتدادی ئەو ئەفتەش کابینەی پێشووی تورە هەر هەمان ڕێزکە بوو مەسرور هات لە بڕێەوەی باشتری بکە خراپتری کرد بەڵام ئەوە نییە بڵێ سەدی خۆیتی بەس بە خۆی لە بڕێەوەی چاچی بکە وێرانی کرد هەر وێرانی کرد هاوڕێیان لەو ڕۆژانە پشتیوان سادق دانیشین لەگە دوو ئومێد کردیە ئومێد سەبا و ئومێد خۆشناو پێی گوتینە ئەوە خەبەرە گرنگکە پێی گوتینە کە مەسعود بارزانی دەستی کردیتەوە ئێستا بەرپرسی ڕێخستنی هەموو هەولێرەیە و هەولێر و چاردەوروبەریتی کە بە کەیفی ینی دەستی کردیتەوە هەروە لە کارمەندێکەوە بۆ وەزیرێک مەسعود بارزانی پشتیوان سادقی مخەوەل کردیە هەر کەسێک دژی ینی بە زەوقی پارتی نەجوڵاوە لای بدەن سزای بدەن یعنی ئیزراعاتی لەگە بکەن لەبەر ئەوەی گوتبی کاچ خۆم لە حکوومەت ئەوە ڕەئیوانە لە حکوومەت پێشە سەعات ئەوە دەوام دەکە بەس کادری حزب 24 سەعات دەوام دەکا شکستی ئەو کابینەیە شکستە لە بۆ پارتی بە پلەیەک حقەتش لەو جملەیە هەیە یعنی کارمەندێکی حکوومەت چەند سەعاتێک دەچستن بەس کارمەندی حزبی ئەو 24 سەعات دەچی و ئەو شکستەی حکوومەت شکستە لە بۆ پارتی بە پلەیەک پێشتر کە مەسرور بارزانی قبولی نەبووە هیچ تەدەخولێک لە حزب بکەن ئێستا گوایە پشتیوان سادق مەسعود ڕای سپاردیە لەسەر پیاوەکانی حکوومەتیش بکە کە ئەوە مەسرور پێی ناخۆشە قبولی نییە و ئێستاکە مەسعود بارزانی بە گەرم و گوڕی هاتیتەوە لە دوو سەبەبە یەک دەزانی حزبەکەی زۆر وێرانە هاوڕێیان حزبەکەی زۆر وێرانە کەسی لەگە نمایە بڕوا بکەن نەمانگوت یعنی لە بارزان بەیان لە دۆرێ لە 12 مارەیە 20 مار نابی کاکە پێشەش کەس گیرایە تۆ بزانە لە ماڵی مەسعود بارزانی ماڵی شخصی خۆی 6-7 کەس گیرایە دوسێژن کە دوسێ کەس گیرایە کە بە خۆیان لە منداڵی گەورەیان کردیە چارە نووسیان نادیارە لە هەمووشی قێزەوەنتر کورم بابۆ 2 جار تەلەفۆنم لۆت کردیە بابۆ 2 جار تەلەفۆنم لۆت کردی یارت نەگرت وەڵی بەو خاوەن پێداویستی تایبەتێ زۆر پێتێکسومە من بەخۆم کچم ئەغان تخواک چۆن دەکرێت لە دیاتی باوکی کە نەگیرایە باوکەکە هەڵاتووە من نازانم چی کردویان ئەوەیە چوو بچی ئائیلەکەی بگری و یەکە چەند خاوەن پێداویستی تایبەت بی کچیشبی یعنی ئەوە قیمەی فاشێتە قیمەی فاشێتە تۆ چۆن دەکرێت ینی بتی کسێکی بگری خاوەن پێداویستی بابەت تایبەتە ینی کە ئەو شەی هەندیکاپ نمایە تۆ بچی ئەوەی بگری لە دیاتی باپی مەسعود بارزانی کە جێمان لێ ڕادەگری من دەزانم دێ ناو فەیسبووکەکانیشمان ئەوە قیمەی فاشێتە خاوەن پێداویستی هەر ئینسانی ساغ کەس نابی لەسەر کەس سزا بدرێ چێ لە ئێمە کوڕەکەی خۆی پێ کۆنتڕۆل دەکرێت چێ لە ئێمە بەجێی باوک و دایک و برا و خوشکمان دەکەین کاکە ئێمە خەڵک وایە تۆ بچی باوکە لە تۆڵەی باوکە چی یەکەچی بگری خاوەن پێداویستی تایبەت بی کەفرە چه حکوومەتێکە ئەنگۆ ئەو هەموو دوژمە بری قەدارەی شاغ و پارتی دوای 80 ساڵ ئێستا بچی کچێکی خاوەن پێداویستی تایبەت بگری بابۆ هاوڕێیان لەو ڕوانگەوە ئەوە ڕێی پشتیوان سادقە کە بەکەیف خۆیان تەسیقەکەن و یعنی چیان بێ دەردەکەن بە ئومێد خۆشنا و ئومێد سەباعی گوتی کە ئومێد سەباع کولفی کول لە لای مەسرور بارزانی لۆ وەزعی حزبیان یەک خراپە دوو انتخاباتیان لە پێشە هاوڕێیان انتخاباتیان لە پێشە پارتی زۆر دەترسێ لە انتخابات بۆ زانیاریتان لەگەڵ ئەوەی ساختەکاری دەکە لەگەرەوەی ملیۆنەها دۆلاری هەیە لەبەر ئەوەی ملیارها دۆلاری لەدەستە لەبەرەوەی حکوومەت و دام و دەستگاکانی لەدەستە لەگەرەوەی پایتەختی لەدەستە کەچی دەترسێ لەبەرەوەی دەزانی خەڵک ئەوە دەبینن لە هەولێرە بنمونە 2000 هەولیاندا مزاهرە و فعالیەت و شتکەن 200 کەسیان پێکۆ نابتەوە 200 کەس بڕوا بکەن 200 کەسیان پێکۆ نابتەوە لەبەرەوەی دەزانی هیچیان چاندیە
زۆر ترسی بۆیە دەیانەوێت هەندێک شتی شکلی بکەن ئەو خەڵکەی فریو بدەن بڵێ مەسعود بارزانی وەڵا چاکسازی دەکەی کورکاچوو بە شەرەفم بەقەت ئەو پاڤێلە شێتت پێ ناکرێ مەسعود کە چوو بە بلدۆزەری ئاوانیە ماڵی یەکێک ها لە هەزاران یەکێک لە هەزاران کە ئەوەش بەشێکی باڵباڵانێن بوو ئەوە نییە بڵێ وەڵایی پاڤل چاکسازی دەکەن نا بەخۆی هەزار قاتی چێخوا دێرینی ئەوەی کردیە بەڵام ئەو هەنگاوە هەر خراپ نەبوو هەر باش بوو ئەم دەچی ترسان بەڵام یعنی لە ناوی بەشێکی ململانەی ئەوەیە هەر بۆ زانیاریشتان یعنی شاڵاو لە ماڵەیە کوڕی کۆسرەتی هەندێک دەڵێن ئەو نادیت و هەندێک شتێن بەخۆی تووڕە بووە گرنگ ئێستا ئەو کێشەیەکی قوڵ هەیە لە مابەینان ئەوجا بۆیە مەسعود بە کەیفی خۆی بڕیار دەدا لە ناو پارتی کە پێشتری حزب لە بۆی نەبوو تەدەخل لەگە حکومەت بکە هەتا ئەو زانیارانە لای من هێستا ئەمینە زکری چەند ڕۆژێکە لە سلێمانیە دراسە دەکاتن بارگای بارزانی بڕیار دەدا هاوڕێن بارگای بارزانی کە ئەمینە زکری کولفی کولە لای مەسعود یەکێک لە ڕەمزەکانی مەسعودە کە ئەنی مەسعود بارزانی تەفاهم یعنی ئەوە نییە قسەی ئەو چەند ڕۆژێکە لە سلێمانیە لەکاتێکە مەسوولقیان هەیە و دەیان ئەو چەندین مەسوولقی گۆڕیە کە هیچیان تەواو نییە تازەسە کرمانچ دەڵێن لەگە کاکەمی نەزار ئەو تەجمیلەکان هەن پێکەوە دەستنەر ئەوەی شاخەوانی وەڵێن مەسعود خوڕەفایە نەخوڕەفا بیتن چۆن دەکرێتن بڕوا بکەن ئەو قسەیان بووە چۆن دەکرێتن ئەمە هێشتا ساڵێک نییە مەسوولقاتی ئەوە کردێت تەقیمان نەکرایە ئەمەی لادایە حقەتە شیرە و قسە هەیە بەڵام بەشش من بە وجدان بڵێم یانیان دەشت با دوور لە قیم بی ئەوانە بەشەچیان هەندێک لادراینە هەندێک ئەوەی راپۆرت بووە یعنی هەستیان پێکردیە نازانم عەقڵیان نەگرتیە سەربەنێ چیرە ئەو شتانە هەموو تێدا هەیە بەس گەندەڵیان کردی گەندەڵی گەورەیان کردیە مەسعود دەوێت ئەو ماوەی هەنیە هەندێک جە و دروست بکە بڵێ وەڵاهی ئەمن چاکسازی دەکەم ئەوانە لادەم بەس چ دەکە ئەلفی دەباتە بای دەباتە جیمی دەکاتی کاچ خۆم چاکسازی نییە بەڕاستی مەسعود بارزانی چاکسازی ئەوێ بیان خێژۆرێ ملکوماڵیان بگری بەجددی دەستی بەسەردا بگری لەسەروی هەر ئەمۆژ لە خۆت و لە کوڕەکانتەوە دەست پێ بکەیت وتەمی هەمومان دەڵێن حەق چاکسازی دەکەی بە ئاخیری عمرت بە ئاخیری عمرت بەس ئەوەی دەتبینی وەڵایی زۆر شتانی تێدا نییە هیچ ئەو خاڵانەی تێدا نییە هاوڕێیان هیچ لەو خاڵانەی تێدا نییە تێتە سەوەر کەیان لەو کۆمیدیانەیە بەجددیە من ماوەیەک لە مۆبەت پارگوتم مەسعود بارزانی ڕەوش زەهای مەر دەڕۆ ئەوش هیچ عیب نییە ینی تەمەنیتی و ئەوەیە تێتە سەوەر ئەو عەلی ئەونیە کە بەخۆی دەڵێ مەسعود وایە نە عەلی ئەونی مەسعود پێ دەرێ سەگ دەرێ ئەو سەگە کوچکە بەردە یعنی وەکو بەرد هەیە ئەبوو لە کوردەواری مەدایانگۆ لۆ هیچ ناگونجێ لۆ هیچ ناگونجێ کە چ کردی تێ مەسئولی پەیوەندیەکان ئێکوڕە کاک مەسعود بەس عەلی ئەونی پیاوی پەیوەندیەکانە ئەخر ئەوە بەس لە بۆ شەڕ بەداندرایە وەکو سەرۆقادر و ئەو عەبدوڕەزاق ئەوانە نییە بینە سە تەلەڤیزیۆنە لۆ شەڕ دژی حیزبەکانی بکە چۆ لە پەیوەندیەکانی دانا لە مەسوولقی دۆهۆچی لادایە دووسەیەکیان ساڵێک نابی دانرا ئەنی دەستی بە فەوزایە کردیە دەڵێن هەرچی بگاتەکنی برێ ئەوە خراپە لای دەدا و ئەوەشی وەکو گوتم تەنیا لە پێناوی ئەوەیە بڵێ کاکەم چاکسازی دەکەم لە کاتێکدا ئەگەر چاکسازی دەکەی وەرە لە خۆت و لە منداڵەکان دەست پێ بکە لە مەکتەب سیاسەکان دەست پێ بکە وەرە سەر ئەو لقانش هەمومانەوە دەمی شادی لۆ دەنگ فعلەن وایە بەڵام لە 2007ەوە گوتت چاکسازی دەکەم و دی و ئەوەکان تێکە دەموو مەزرە ئەو شتەکانە ئەوە وا بۆ چەند 2007 بۆ 20 ساڵ تێپەڕی دەکرد لە بواری هەر ئەو کوردستانش بۆ گەنیتر بوو ئەوزان دەچیان هەر ئامادە نابن دەورەکەی تەسلیم بکەن دەورەش تەسلیم بکەن بەشدار نابن تووڕێیەکی زۆر هەیە لە ناوە خۆیان مەشاکیلیان زۆرە و تەزمیدەکانیش هەمووان تەنسیق دەکەن لە نێوان خۆیان هاوڕێیان دوو شتێکی سەریع هەیە پێتان بڵێم یەک ڤەیپ هەیە ڤەیپ ئەو جگارەی ئەلکترۆنیەوە بزانم ئەوە لە مانجی 11 بڕیاریان دا وڵاهی لە بۆ مانجیەک عین بە پەلەپەل کە دایەخەن لۆ لەبەر هۆکاری ئەوەی کە کارگەی جگە ئەو جگەرانی باڵی مەسرور بارزانی دەیانهێنا زەرەشی زۆر گەورەیان پێکەتیە بۆیە لە مانجی سەرەتای مانجیەک قەدەغەیان کردیە بۆ زانیاریتان قەدەغەیان کرد
جگاری الکترونیان قدغه کردیه لبر اوی بازاری جگاری خویان کشت بود چکو دارن خلق چی زور او جگاری بکارده نه یوه هبو جگاری چشش نبو بکاری نه و مهدی مزوری او زانیارانه لامنه او ایبالی نتیر و مهدی مزوری کشته لخویان لمانجی 4 و 5 ایوی پی خویان دینه بازاری و خریک عقدم اونا بوی اوشیان کردیه هوکارکش که من یان کردیه لحولی رو دوغ لسلیمانی دفروشه هموانه لیونه هوکارکی بس لپناوی اوه که همی بالی نتیره هم حتی ای خویان ده هم ضرری او کارگه جگره هینانی خویان بوا و هاوریان دو زور نف او نفتی لالنازو اوی کار محسنه کی تصور که اونده بیوجدان اونده بیوجدان محسنه کی دادن موصل و بغداد خلطو پیسکی ای که خلق تو شیر پنجه دکر لحولی رو دوهوک سلیمانی توزیع دکر هر بوزدانی آریتا یعنی او پری بیوجدانی حتی امن لقلوانین که لبود زنوب و عراقش او ماد او پاش ما خرابه کی بنیرده کتی دستن محسنه که باشه کی دادن آن کارگه پالاوتنی نوتو بنزین و آوانن دادن با عرب کان حکومتی عراق خرابه کی لناو کردستان صرف دکن لبرای لیره قانونیه بدست خویانه بدست خویانه هاوران بما سر او موضوعي ادريس نتيرفان بارزاني هر یک کردستو داری امن ستاش به حول و همتی نتیروان بارزانی سزای زندانیانی بادینان کم بودو من اوار داوش مشروعیه که بشک آگام لیبو براستی بلام بش شیر مکی آمدی آگای لیه و دنگو تساتیه من برپرسم لوشتی تقول ما باسی دکت بس او يعني او بوت لقفت قود ابوا وزور بطاقتي بكن خلقش كان يتصير او اند زياتر بلي امن زندانيانم كم كرديا بروابكا يعني اگر هي همودن قصاتا كان بلاو كاتوا زشتا چوا ما كان دانشن اتو بياوي اواني زندانياني بادينان بي او بكري لبر همو ما اندازانين صلاحيتي هيت دنيا لبرانبر مسرور هيت دنيا واتو پاسوانی هرنزی چی خود کجا نویره دانش بکی تنانت بشکتن نویرم بزنس گورکش تو اونی بی باسی زندانیانی بعدی نام بکی یان عفو آمیان لو درکیان لشوینان زهر یک کرستو داری اولای من یعنی هاورین او ماوی زورم دید و دور دینش دیتم برادر تلفنی رو کردم شتاق بولا سر رواز فایقی رواز دوری زوری هول زختی لنی تیر کردی لوی کسزای کم تو رنگی همو هولیان دابی یعنی کس ناتوانی نکولی لو بکا خلق چی زور لهمو حزبکان لهمو گروپ ولان من میدیای زیانی حتی که سکرتری بریم وزیر خارجی امریکی هات دیگه مسرور دانش دعوی کرد بریام بدم مسرور بجی کسی نکرد دو هوکار هبو برواب کن هوکاری سرچی که او زانیارنه لای اما بو مسرور نرم بود دوای او وفدشی امریکی هات دگری دانشت حتی من باشم نبیره هاورانه مل ناور دعوانه بون هنده کن نیا کردستان بیشتر وکو زندانیانی بادینان ناوی نسیبون برون سیری او کن یعنی گوتارگی گورا اما زانی مال سرساوی اولا که یعنی لا تمیز کتنکی حکمکان که زور کم دکا یان بریان داده کسی نتیر اونده استفزازی لپشتو مسرور کرد بو کبری دادمو عفو آمیان لو درکم لمی تشبیه ندکر لرقیوی اصلا حکمکی کم نکرده لبر اویس او ململانی نتیر و مسروری اونده توخه تو ببینن یعنی اصلا کنگره میوخ میشین نتیر چوه کردستان بیشتر به دیرک باز نکه به یک دیر باز نکه تا انا اوی نتیری شاوریان همان فیلمی مسرور بارزانیه فعلا ملتی دکن پاره او ملتی دکن هیچی نفرمیه همو دیدارگان با پاره بس تو نجور با 40,000 اما دقیق ملوی زائد نظر سن شوینی هر راقی دگرن زیرینی پیدا گل شوین زیرینی کان دگرن یعنی است او نتیرا لگه پاولیشان بردوین در زاری با چندین میلیون دلاری او خلقی صرف کردیه با دستکوتی دیپلماسیش لیکرده او بخلقی فرانيتي اتو او بياون نماي بس ديما اتو لهمو ديدارش دكي دبي حكومتي عراق لقدابي ديت مانك دو ديداري فرميت كرت
همو حكومة العراق سفير العراق لەگەردا بووە یان دەبی لەگە وەفدێ ئێستا کاتی ئەو پیاوەی بچی ئەو هەموو دیدارە گەورە بکەی هەمووی بە پارەی ئەو میلەتەیە دێن خۆتان عەرز دەکەن لەسەر ئەو خەڵکەی هاوڕێیان بەهەرحاڵ بێمەوە سەر ئەو خاڵەی هاوڕێیان لە گەرمەی ئەو دیتان دوای ئەو تەمیزیش کرا و مەسرور جێی لە کەس ڕانەگرت ئەسڵەن دە چەندین شوێن گوتبووی ئەمن کابینەم لە سەدا بنێم ئەوانە بەرنادەم ڕقەشی زۆر ئەستوری هەیە یعنی شتی لە داخە دوای ئەوە بەڵگەیەکی ئابروبەرانە هەیە ئابروبەرانەی ئیدریسی نێچیروان بارزانی ئیدریسی کوڕی نێچیروان بارزانی کەت بە دەست مەکی ئامێدی ئیتر بەتەما بوو بڵاو کاتەوە نەبیلە زانی بووی نەبیلە ژنیم نێچیروانی گریا بوو چوو بە کنداچی پێی زانیاری ئەو زانیاریانەی کە بەدەست ئێمە دەگاتن وا من بەڕاستی و زانیاریانی خۆم نییە ینی بڵێم ئی خۆمە ئیمەکی ئامێدیە بەس بەردەوام لە بۆی باز دەکردین گریا بوو کە ئابڕووی کوڕەکەی دەچیتن بڵاو دەبتەوە داچی مەسروری داچیان دەکە داچەمە تەسیرێکی زۆری تا حەدێک لەسەر مەسروری هەیە داچیان زۆر خۆش دەوێ بە ویژدان بڵێن ینی ڕێزی دەگرن هەموو کوڕەکانی ئیتر زەختی کرد بوو بە مەسعود بارزانی لەسەر ئەوەی کە دەبی ئەفو ئامیان لۆ دەربکەن بالمقابل مەکی ئامێدی ڤیدیۆکە بڵاو نەکاتەوە شتەکە ینی ئابروبەرانەیە بڵاو تۆ خوڕ ئەوەیە ئیتر ئەوەل جار بڕیار بوو بدایات سەتا پەنجابی دوای ئەوە لە جەژن بە بۆنەی جەژن بەریامدەن لەگەر هەموو زیندانەکان ئەوە ئیتفاقەکە بوو بالمقابل ئەوەش ڤیدیۆکەی بڵاو نەکات یان تۆمارە دەنجەکە بڕوان پێ بکەن لەوە زیاتر نییە ئەوە بە دەنگ و یعنی شتی لە بەردەستیەوە لە بۆمەی جێڕایتەوە یار ئەو دەمیامە لەگەمە پرسی دەکرد وا دەبی شتێکی باشە تو بە هەر هەوڵێکبی بتوانانی ئەو دەنگە جوانانەی بادینان من ئەوەش بۆمانەوە نییە کەس خەباتی نەکردە نەنا بە پێچەوانەوە هەموو لایەک خەباتی کرد بەس دیتان مەسرور بارزانی جێی لە کەس ڕانەگرت بڕۆ سەیری بەروار بکەن لە بەروار بزانە جێی لە کەس ڕاگرت بەڵام دوای ئەوە نێچیر بەس ئوموری ئیشی ئەوە بووە بڕیارەکەیان پێدەرکرد و ئیمزای کردیان بەس ئەوە عائیلەی مەسعود بارزانی کردیان لەبەر ئەوەی خوشی گریا بوو چوو بە کنداچی داچی تر زەختی لە مەسروری کردبوو بەهەرحاڵ سەتا شێستیان کرد دوای شێروانیان سەتادە لادا لەبەر ئەوەی شێروان کە سەدا شێستیان کەم کرد وتارەش توندیدا ئیتر سەدادەیان لێبڕی چکو ئەو هەڵەیە لای مەسروور ئەنی میزاجە قانون ئەوە نییە بڕیار بوو جەژن بەر بدرێن ئەو 2 ساڵ لەمەوبەر بەڵام دوای ئەوە مەسروور زۆر تووڕە بوو گوتی ئەوە کەتنەتان بە من کرد بەڵام قبوڵم نییە هیچ کە تەدەخل بکەن بەخۆم کەی ویستم بەری دەدەم بڕوا بکە ئەوە قسەی ئەوە کەی ویستم بەریان دەدەم نابی هیچت کە تەدەخلم بکەن ئەوە تا نەسە من فەرز کرد هیچت کەوەیە بۆیە نێچیر دوور و نزیک ڕەبتی بۆ نییە هەر نێچیر ناوێری تەدەخل لە هیچی شش حکومەت بکە کورە بە شەرەفم یەک مۆزەفی پێ نەقڵ ناکرێت یەک بڕیاری ئەوەی پێدەر ناکرێت کە مەسرور یان پاراستن پێدا بگریتن هەمومان متەهین لەسەر نقطەیە بۆیە مەیکەنە زادەی خۆتان یعنی ئەوەم بەس لەو هەندێک ڕوودا و دەوێ بیکاتە دەستکەوتەکی گەورەی نێچیری کە ئەوانە بەر بۆیان خەڵکێک چاواشەکرێ دوور نزیک بەوە بووە مەسرور بەری بدا با جێ لە جێگیری وەزیری خارجی ئەمریشی ڕادەگرت کە هاتەکنی جێ لەو هەموو سەفارەتە ڕادەگرت نێچیر بەس ئیمزای کردی ئەوەیەوە بۆ نەبی لێ خێزانی بوو کە گریا بوو چوو بەکن داچی بابی مەسعودیش بۆ خۆ دەزانی ینی ئینسا ئەوە زەختیان کردبوو ئەوە بووە هۆکاری سەتا شێست و ئەوە ڕۆژێک هەمووتان ئەوە بەشەکە لە تاریخ بڵاو دەبتەوە خۆ ڕۆژ ئەوڕۆ وەکو پرەنسیبەک ئەوەیە بەڵام ئیدریس ئەو فەزاعەتەی ئیدریس نێچیروان بارزانی کە ئەوێ من زانیتم مەکی بە میگوت یەک ئەوەندەی هەیە لەسەر ئیدریسی شتی زۆر پێیە بڕاستشی زۆر ئابروبەرانەشی پێە بۆیە ینی ئەو مزایدە نەکرێ و دووش وەکو تاریخ کۆ دەبی وا باز بکرێ بەڕاستی چێ کردیتی چۆن بووە هەموو لایەک خەباتیان لە بۆ مەسەلەی زیندانیانی بادینان کردی کەس ناتوانین کۆڵی لێ بگرێ بە فەرد بە حزب بە ڕێکخراو حتا لە ناو پارتی حتا نێچیریش بە ویژدان بڵێن ڕێیوانە بوو ینی بەدەستی وایە نەیدەکرد ئەو بەری دەدان
بەس هیچی لە دەست نییە کاچ خۆم هیچی لە دەست نییە ئەجە مختصەرەکەی هەر ئەوەیە و ڕۆژگارە چیدادێ واگەر زۆر زۆر ئەوش بیکەم خۆش نییە بڵاو بتەوە ئێستاکە بەڵام لۆ ئایندا بێگومان بڵاو دەبتەوە ئەو بەڵگە و چات و ئەو زۆر لەو هەوڵانە هەیە لە پشت پەردەکە هەوڵ بدرێت بۆیە 106 کەمکردنەوەکەی کە باڵی پارتی زۆر خۆی دەکاتێن نێچیروان وەڵا نێچیر لەبەر کوڕەکەت نەبە ئەوەندە بەر نەدەبی و باش بزان لەبە خێزانت و ماڵی خەسوو خەزوورت بوو و مەسرور لەسەری فەرز بوو دا دوای ئەوە ئێستا بەری نەدات چت پێ دەکرێت بەس مزایدەت کرد و بەڕاستی نێچیر دەوریشی خراپیش بوو لەو خاڵی کە استفزازی مەسروری دەکرد دەگو بەری دەدەم مەسرور عەلەرقیوی گوتی بەری نادەم بەری نادەم ئەوە بوو حکومەکەی تەمیز لە تەمیزەکەی کەمی نەکردەوە ئەگە نازەختەی زۆر گەورە لەسەر مەسروری هەبوو و ئەوە بوو خۆی دۆڕان لەسەر ئەو بێ نێچیر ئەوەی دەویست ئاوا مەسرور بکاتە کە لە ڕەقی تا ئاوە کابینەکەی معاسر بی ئاگەورەترین ئابلۆقەی دیبلۆماسی لەسەردا بنرێن هاوڕێیان من سوپاسان دەکەم بە ئەو چەند دەقەی لەگەڵ من بوون ئەوە چەند زانیاریەک بوو کە یەک ئوستاکە مەسعود تەدەخل لە هەموویشی حکومەت دەکات ئەخۆی بڕیار دەدا وەزعیان تا بڵێ خراپە و لە ڕوانگەشە فریوی خەڵک بدەن زیگ انتخاباتە بە خۆزای انتخابات دێ دەستنە ماڵان کورە کاک مەسعود باوا بڵێن کاک مەسعود بارزانی خەڵک نە سوپاسی دەوێ نە دەستخۆشی دەوێ نە سەردانی دەوێ خەڵک جیفانی بەتاڵات جیفان بە کادیری پارتیشەوە بۆیە سەردانی و دەستخۆشی و سڵاوی سەرۆک و پارتی واو ئەوە لای کادیری پارتیش فلسشتا ناکە لە بەرەوەی دەبینی منداڵی تو کو دەژی های لایف دەژی منداڵی خۆشیان کو دەژیت سپاس بۆ جێ لە ڕاگرتنتان شەوێکی شاد کاتێکی خۆش